بەیانیت باش مدیری گوڵ و هەناسە و جەرگونا و سیپەلاک و پەراس و هەموو شتێک. هاي ئەو بانکردنەوە چییە بۆ سبەینێ؟ وەڵڵا مدیر بژان بە قورعان نازانم چ پێ بڵێم ژنەک هاتیە بووی تەقیر و بنیش پێمەوە ناڕوا. جوانە؟ برە مدیر جوانی چی؟ وەڵڵا دەرێ معتەسەمی مێردی پلکما. با بڕوای شمالەیە. آخر مدیر لەبەرەوەی ناوی کۆمپانیای سیڤی تەقدیم کردێ بە قورعان. بەهەرحاڵ بینە ژۆرێ. بەڕێک. السلام عليكم. سلام. ناود ئیمان بوو؟ بەڵێ. ئیمان شەهادە چییە؟ دکتۆرە. چەند زمان دەزانی؟ 4. 4. تورکی و ئینگلیزی و عەرەبی و فەڕەنسی. وای. شارزای لە کۆمپیوتەر هەیە؟ بەڵێ. وەک چی؟ وۆرد و هەموو بەرنامەکانی کۆمپیوتەر. چۆن ئیشت دەست نەکەوتووە؟ پێشتر لە شەریکەیەکی ئیشمە کرد بەڵام ئیفلاسی هێنا. دوایەوە چوومە شەریکەیەکی کە بەڵام لەوێ خۆم ڕۆشتم لەبەرەوەی مرتاح نەبووم. یعنی چۆن مرتاح نەبووی؟ لەگەڵ مدیرەکەیانە مرتاح نەبووم. یعنی لەبەر چ مرتاح نەبووی؟ ئەو بەغەڵەت لە من تێگەیشت بووم. من لەو کەسانە نەبووم کە ئەو ئەیویست. چەند سەعات دەتوانین دەوام بکەین؟ خۆی 8 سەعاتە بەڵام من نەتوانم 10 سەعات بیکەم 12 سەعات بیکەم لەبەرەی وەزنی مادەم زۆر خراپە کرێچیم مناڵێکم هەیە مێردەکەم ئیشی نییە. باشە دوای خۆم خەبەرت دەمێ. بەڕێزم وەرەگیرم ئەگەر وەرەگیرم پێم بڵێت ئەگەریش وەرناگیرم هەر پێم بڵێ چونکە بەڕاستی زۆر پێویستم پێیەتی. دەکرێت لۆ ناکرێت. ئێستا بڕات مەشغوڵین دەکرێت دانی ئێوارێ دوو بە دوو لە شوێنێکی تایبەت دابنیشین باسی ئەو بابەتە بکەین و مەجالی تێدایەت و لە ئۆفیسە شوێنت بتەوە. بەڕێزم پێویست بە ئێوارە ناکات. ئێستا من وەڵامی خۆم وەرگرت ئەزانم کە وەرناگیرم. من لەو ئافرەتانە نیم تۆ بەغەڵەت لە من تێگەشتویت. ئێرە شوێنی ئیشە نەک شوێنی تایبەت. من ئافرەتێکی بەحەیام بۆیە لە هەندێک کۆمپانیا جێم نابێتەوە. من مێردەکەی خۆم ناگۆڕمەوە بە هەموو دنیا وە خیانەتی لێ ناکەم لەبەر مادی و ئەزیزانم لێرەدا لە ڤیدیۆی دووەمدا ڕەفتاری خۆم ئەگۆڕم تۆزێک ئەم لە ئەولاکەم بزانم وەرئەگیرێم یان وەرناگیرێم فەرموو بیبینن. های هەزار جار های چێ 10,000 جار های یاخۆ بەخێربی سەرچاو ناوچی بوو؟ ترێ. ماشەڵڵا ترێ وای ترێ کوتزانی حەزم لە ترێیە وای ناوچی چەند خۆشە. ترێ خان شەهادە چی؟ دیپلۆم. دیپلۆم هەر دیپلۆم زۆر زۆر باشە. ترێ خان تو شارەزای لە کۆمپیوتەری کووە؟ فەیسبوک ئەزانم، ئینستاگرام ئەزانم، مەسنجەر، سناپچات و تیکتۆک. تیکتۆک؟ تیکتۆک هەر زۆر پێویستمە تیکتۆکە. بەڕاستی ئەتو زۆر زیرەکی زمانی کوردیش ئەزانم. کوردی هەر زۆر مهمە. ئەوکو فێرە کوردی بووی. هەتا ئێستا کوردیەکەم باش نییە. چەند کاتتی ئیش بکەین؟ بەدڵی تۆ حەیرانی. مادەم بەدڵی منە بەڕاستی هەموو شتێک بەدڵی تۆ دەبێت ترێخان. ترێخان فەراغێکی ئیداریمانەیە دەتوانی وەکو مدیری ئیداری ئیش بکەیت؟ چەند مۆزەفە؟ وەڵا پاس زۆر نینە. نا زۆر هیلاکە بووم. حەزم لێیە بۆ سکرتێر. سکرتێر؟ هەر گرنگ نییە مادەم ئەتوو چت پێ خۆشە ئەوەی دەکەین. باشە ترێخان؟ دلێر دلێر جا مدیر جان. کاکە دلێر بەرە تۆ کەسێکی ئەکتیڤی لە شەریکەکەمان. مەمنونم. ئەوجا تو لە ئێستا وەکو مدیری ئیدارە دەوام دەکەی ترێخانیش وەکو سکرتێری خۆم. مدیر جان لۆ هیچم کردیە شتەکت لە من دیتیە لۆ سکرتێر نەبووم. ئەو هیچ پەیوەندی بەوەی وەنیە کاکە چ بڕیارمدا ئەوەیە باشە؟ آخر مدیر
والله ماشەڵڵا بە قودرەتی قادری ئەو ژنەهاتە ژوورێ مدیر گوتم دەرەجەکێکە بەس نەمگۆ لام دە لە سکرتێری دەرێ بڕۆ دەرێ وەرمە لەبەر چاوە بڕۆ دەرێ مەڕۆ ئەزانی من کێم؟ ناوەڵا من ئەو کچەم کە 2 ساڵ پێش ئێستا هاتمە ئێرە کە خاوەنی 4 زمان بووم کە شەهادەی دکتۆرام هەبوو بەڵام وەرد نەگرتم لەبەرەوەی جلێکی شیاوم لەبەرا بوو لەبەرەوەی قسەی بریق و باقم بۆ نەکردیت بۆیە وەرد نەکردم بەڵام ئێستا قسەی بریق و باقم بۆ کردی وا خۆم دەرەخست کە تەسلیمی جەنابت بم بۆیە وەرد گرتم نەخێر من لێرە ئیش ناکەم من خاوەنی کەرامەت و شەرەفم تێگەیشتی؟ مدیر جان ئێستا من سکرتێرم یان مەسئول کارگێڕێ نازانم چییە وەرمە دەرێ بڕۆ دەرێ ئەرێ بەز نییە خۆی گەورە سەرۆت و سامانێکی یاوە بە تۆ لە پێناو ئارەزووە گڵاوەکان تا بەکاری ئەهێنیت لە پێناو مەرامی جنسی بەکاری ئەهێنیت بۆ کەسی شیاو بۆ شوێنی شیاو بێت ئەم چیرۆکەمان لێرەیە کۆتایی پێات با بڕۆینە سەر چیرۆکی دووەم و بیبینین چیرۆکی دووەممان باز لە چیرۆکێکی تراژیدی ئەکات با بە چای خۆمان بیبینین بزانین چی ڕوەدات فەرموون چی دەکەی لێرە؟ ببینینم خۆشحاڵ نیت؟ بەهرۆز بەو بینینە کتوپڕی دڵی هەلالا بوو شەیما بە نیگاکانی یادەوەریە تاڵ و شیرنەکانی بیری بەهرۆز خستەوە ئەو ڕۆژە شیرنانەی بیرهاتەوە کە بەیەکەوە بەشیان دەکرد ئەو کاتانی بیرهاتەوە کە باسی بەیەکەوە بوون و ناونانی یەکەم منداڵیان دەکرد شەیما و بەهرۆز ئاوێتەی هەموو باس و خواستە جوانەکان بوون وەلێ بۆ تەنها جارێکیش باسی دابڕانیان نەدەکرد بۆیە بەهرۆز دووبارە پرسی چی دەکەی لێرە؟ فەرمووم لێ ناکەیت؟ بۆ ئەم شەوەشیت؟ من لەو باغە کار دەکەم دەترسم خاوەنەکەی بێتن و ئافرەتێکی بێگانە لێرە ببینێت ئەو کات من لە کارەکەم دەردەکرێت من بێگانەم؟ بەڵێ بێگانەیەکی تاوانباری بەڵام چەند ساڵە من لە تۆ جیابوومەتەوە بەڵام هەر بیرم لای تۆ بوو ئێوەتە
تۆ لای پیاوێکی کەچی بیرت هەر لای منە ئەوە تاوانباری نییە؟ بۆ واش لەژای هیچ بەڵام پیا و متمانەی نییە متمانم بە هیچ پیاوێک نەماوە ئەی باشە بۆچی گەڕایتەوە؟ هەمیشە بیرم لای تۆ بوو تاوانە خیانەتە تۆ لای پیاوێکی کەچی بیرت لای منە بەڵام ئەو پیاوێکی باش نەبوو بۆ من چێناڵی تۆ باش نەبووی تۆ ڕقت لە منە لە کاتێکا کە پیاوێک ناناسی پشتی ئەوە گریت و پشتی من ناگریت منەو ناناس بەڵام تۆ بە چاچی دەناس بۆ واش لەژاوی هیچ تەنها متمانە بە پیاوەکان ناکەم هەزار جارە بیڵێم ئەی باشە بۆ گەڕایتەوە چییە؟ ئەڵێ دەرمانەکەیت دەرکردن لە یاسا ئێمەدانیە ئەلو شەیما جان ئەوە نەمودی جازە وەرگرەوەرەوە کچێ بە قورآن شەیما ئەو لێرکانە یەک سەعاتە لێیان دەپارڕێمەوە ئیزنم نادەن ئەوە هەر لێیان دەپە دوو کارمەندی دیکە ناتێ ئەوڕۆ دەرێ بە هیچ نەوەگی جازە نییە چۆن یعنی نادەنێ هەرچیت کردووی جازە وەرەگری دلێر من وعدم بە خوشکەکەم یاوە ئەمڕۆ ڕۆژ لە دایکبوونی هاوڕێکەمە پێکەوە ئەڕۆین لەگەڵ خوشکمە کچێ بە قورآن ئەگەر ئێستا بێم غیابم دەدەن غیابە درێت و غیاب نادرێت کەیفی خۆتە وارەوە پێت نەڵێمەوە غیابم دەم 20,000مان لێ دەڕوا کەس سەماخر بۆ لەو گۆڕی 20,000مان لە دەست بڕوا من گرنگمیان 20,000ەکە کچێ وەڵڵا تۆش گرنگی ئەوە چیەکەی؟ ئەوە چیە 24 ساعت خەوی تەلەفۆنی؟ ئیشەکانت کە؟ چاوان ئەگەر تەلەفۆنەکەی بڕۆ دەرەوە تەلەفۆنکە باشە؟ بە چاوان ها دایخست تخواوە شوە من کردم ئەمری خۆم و شوکردنم نەمێنێ ڕستی ڕەفیقەکانی من کە هەر خەریکی پۆست و چوونە دەرەوەن ئەمرم نەمێنێ تەلەفۆنی بۆ بکەمەوە حای بەرم زانم و تەلەفۆن بگەڕ سەر کێیە داخە ئەوە تەلەفۆن بەسەر کێیە داخەی قوڕێ بەسەر خۆیتەوە ماڵەوە زانە چی و لێ ئەەکەم ئەلو ئەلو جانا قوربانت بم ئادلێرگیان چی بوو ئیجازە وەرگرت کچێ نابە خوایەتی پێت نارم وەڵڵا ئیجازەم ناداتێ ئەی بۆ تەلەفۆن بۆ من کردووە کچێ گوتم نەوەگە خر دڵت لێم زویر بی قوربانی دڵت بم کورە دلێر من ئەو ڕۆژی شوم کرد بە تۆ لە خۆم زویر بووم قوڕم کرد بە سەری خۆمە بۆ تەلەفۆن بۆ منەکەی دیسان فشە لە چییە پێشتر فشەتە کرد شەهادەی هەندەسەم هەیە ئەم وڵاتە هەمووی پێویستی بە منە یەکچێ قوربانت بم بە خۆت نازانین وڵاتەکەی مەکووە بەشێک لە نەخیندەوارەکان بوونە بزنزمان و خیندەوارە کلۆک من لە کنیان ئیش دەکا دەکواسە؟ قسەی هەموو ڕۆژێکتە ئەلو ئاسە بێ زەحمەت ئەستا بڕۆ دەرەوە بڕۆ دەرەوە لێرە جێگەن نەما لە مارکێت دەرکرێ بێ زەحمەت بڕۆ دەرەوە چەند جاوتم تەلەفۆنەکە بڕۆ دەرەوە دەی ئاخیر جار ئەگە ئیش ناکەی بڕۆ دەرەوە بێ زەحمەت بڕۆ 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 ئێرە شوێن تەلەفۆنیەوە لە مارکێتیش دەرکەی بڕۆ دەی چاوە دەی حەبیبی شەیما بەڵێ تێرکرانە کارەکە ئێچی بکەم ئیشێکی ترم دۆزەرەوە ئەرە شەیما تا ئەو کارەمە دەست کرد دەستی 100 کەسم ماچ کرد ئەی دلێر خۆ ناڵی لەسەر تۆ دەرکراوم یانەکەم لەسەر تۆ دەرنەکراوم بەڵام تۆ کەمێ یارمەتیمدا کەمێ بوەستە تۆ هەر خەریکی گەڕان و سوڕانی خۆتی
خۆ ناڵی لەبەر تۆ دەرکراوم. بەرەوەڵا لەسەر تۆ دەرکرام هەندەی تەلەفۆن بکەی تەلەفۆن بکەی لەسەر یەک شەیما تۆ لە بەرگەڕان و سوڕانێکت بۆ لەم نەکەی من لەبەر تۆ هەمووی شاکەم فەرزەن لەسرت بەخێوم بکەیت. ئێگیانەکەم قوربانت بم من ناڵێم بەخێوت ناکەم بەڵام ئەوە تۆی کە لەگەڵ تەلەفۆنەکانت نایهڵی کاریش بکەم لە تەلەفۆنەکانت بێزار بوو مێشکت بردم. یعنی من مێشکی تۆم بردووە تۆم بێزار کردووە هەر ئێستا ئەم ماڵت بۆ چۆڵەکەم و ئەڕۆ. نانا لێت بێزار نیم بەس تۆ لە من بگا ئەها کەمێ یارمەتی من بدا ێ قوربانت بم شەیما با بەدەستی خۆمان ئەو خۆشەویستیە لە ناو نەبین. تخوا کامە خۆشەویستی برسیەتی و نەبوونی و هەژاری و داماوی ناو لێ ئەنەی خۆشەویستی کەی هێشتومە لە هیچت کەم بێ دلێر تۆ سێرێکی دەوروبەرەکەمان بکە اینجا سێرێکی خۆمان بکە ئێمە نەک هەژارین بەڵکو لە خوار خەتی هەژاریشین. قوربانت بم کەسەکەم شەیما گیان تۆ بەس واز بێنە لە دەوروبەر ژیانی خۆت مقارنەی کەسی تر مەکە. دلێر من ماڵەکەت بۆ بەجێ ئەهێڵم بەسە تا حەملم نەماوە لەگەڵ تۆیە. حەدت نەبێ. خوا ئەمە شتێکی نوێیە هەر لە لێدانێکم بوو ئەویشە بۆ زیاد کرد. بەسە واف ئەمرێ نەمێنێ بۆ چ پیاوێکی. شەیما بەهانە بە دلێر ئەگرێت ئەو سروشت و ڕەفتارەکانی دلێری بەدڵە بەڵام ئەو لەگەڵ پیاوێک هەڵناکات کە نەدار و نەبووم بێت ئەجینا دلێر کوڕێکی کاسبە هەرگیز چاوی لە دەستی کەس نەبوو هەرگیز بێ ئیش لە ماڵەوەدا نەنیشتووە بەڵام شەیمای هاوسەری لە قامچێ بەهێزەکانی ڕۆژگار ناگات تێناگات تا پاروێکی حەڵاڵ بەدەست دەهێنیت پشتت دەشتێت دلێری داما و شەیمای خۆش دەویست هەوڵی دەدا ئەو ئاگرەی کە بەردەوام کڵپە دەکات بیکوژێنێتەوە دەویست شەیما تێبگەێنێت ئەگەر دۆخی داراییشیان باش بێت گرێ دەرونیەکان چارەسەر نابێت ئەوان بەر لە پارە پێویستیان بە موحیبەت و سۆزە بەڵام بەداخەوە شەیما نەیدەویست تێبگات دلێر کەسێکی دوورە پەرێز و هاوڕێشی کەم بوو دایک و باوکی دلێر لە یەک جیا ببوونەوە دایکی شووی کرد بووە باوکیشی لە ژیاندا نەمابوو خوشک و براو کەسە نزیکەکانی بە بۆنەی هاوسەرگیریکردنی لەگەڵ شەیما هاتو چۆیان نەدەکرد و کەسیان خۆشیان لە ژنەکەی نەدەهات و بەڵام دلێر بە گوێی کەسی نەدەکرد بۆیە ئێستا زۆر تەنیایە جگە لە گۆڕی باوکی سەبووری بە کەسدا نایە بۆیە کە دڵتەنگ دەبێ دەچێ بۆ سەر گۆڕی باوکی باسی خەمە قوڵەکانی ژیانی بۆ دەکرد بابە جان چۆنی؟ بابە زۆرت غەریبی دەکەم بابە دەزانی قەت ئەو قسەتم لەبیر ناستەوە پێت دەگوتم دلێر کوڕم پیاوە تا نەکەوی تامی سەرکەوتن ناکە بابە من ئێستا کەوتیمە بابە ئێستا ئەمن کەوتیمەوە هیچ قوتەکم نییە نازانم چۆن ئەستمەوە بابە دەبەکە ئەم سەرکەوتنە ببینم بابە خۆزگە ئێستا لێرە دەبووی کەس دەستم ناگری هەرم ستێنتەوە بابە تو خواوەرەوە زۆر غەریبی دەکەم بابە
ژیان پڕە لە هەورازی و نشێوی، پڕە لە نەهامەتی و ناخۆشی، کێشەکان دەبنە گورێ کوێرە و پێویستی بەکردنەوە هەیە. دلێریش باوکی هێندە خۆشدەویست بە مردوویش وەک مامۆستا و ڕێنیشاندەرێک دەڕوانێتە گۆڕەکەی. لە ناکەوتێکی باوکی بیر هاتەوە. کوڕم دلێر، کوڕە شیرینەکەم کە پێویستت بە هاوکاری بوو. من هاوڕێیەکی جانی بە جانیم هەیە، ناوی ڕەشوانە. سەیری ئەلبومەکانم بکە. لە یەکێک لە وێنەکانم ژمارەی تەلەفۆنیم نووسیوە. دەتوانی ئەگەر کێشەیەکت هەبوو پەیوەندی پێوە بکەیت. ئەو یارمەتیت دەدا کوڕەکەم. خۆشم دەوێت. ئەوە خەریکی چیت؟ ئەمێ پەیوەندی بە هاوڕێی باوکمەوە بکەم بۆچی؟ بۆ ئەوەی کێشەکەمان حەلکە. ئێمە کێشەکەمان لەناو خۆمانایە، پێویست بە کەس ناکات تەلەفۆنی بۆ بکەیت. ئەی قوربانت بم، دەمنیش لەواڵێم. کێشەکەم حەل کردووە، تاکە چارەسەری ئێمە جیابوونەوەیە. جیابوونەوە؟ شەیما تێبگە، جیابوونەوە حەلی ئێمە نییە. واتە لە پێناو خۆشی خۆمان ژیانی پاشای کوڕمان لەناو ببین؟ کامە پاشا؟ پاشای کوڕی داهاتوومان. پاشا نەما. چۆن پاشا نەما؟ واتە چۆن نەما؟ لەبارم چوو. لەبارت چوو؟ لەبارت چوو یان لەبارت چۆن؟ وەرە پێشمکەوە هەی قاتیل! وەرە پێشمکەوە! پێشمکەوە! ڕۆ پێشمکەوە! پێشمکەوە! دلێر تەلەفۆنی بۆ ڕەشۆنی هاوڕێی باوکی کرد و خۆی ناساند. تێگەیاند کە چێە و بۆچی تەلەفۆنی بۆی کردووە. ڕەشوان ئامادەی خۆی دەربڕی کە بێتە نێوەنگیری خۆی و خێزانی. تۆ دڕندەی، تۆ بکوژی! نەخێر سوێنە خۆم، من نەدڕندەم نەبکوژم. ئێستا من لەگەڵ بکوژێکم، لەگەڵ دڕندەیەکم. نەخێر تۆش غەڵە لە من تێگەیشتووی، تۆش ئەوەت لە من تێگەیشتووی. ڕەشوان گەیشت. فەوزا بوو، شەڕێکی بێ ئەنجام بوو. زۆر قسەی بۆ کردن، زۆر هەوڵیدا ئاشت ببنەوە، چەندین جار دانیشتنی لەگەڵ کردن، بەڵام بێسوود بوو. کۆتا دانیشتن بوو بە شەڕ و هیچ سنوور و ڕێزێک لە نێوانیان نەما. ڕەشوان تێگەیشت هەردوو لای یەکتر بەهایان نەماوە.
هەرچەندە دلێر لەگەڵ زیابوونەوە نەبوو، بەڵام خۆشەویستی یەکلایەنە داهاتوێکی باشی نابێت. ڕەشوان تێگەیشت جیابوونەوە باشترین بڕیارە، چونکە شەیما سوور بوو لەسەر جیابوونەوە. تا کۆتاجار ڕەشوان وتی: بەسە مێشکم چوو شەیما خەم تۆ دوا بڕیارت چییە؟ دلێر تۆ چی دەڵێت؟ ئەمن نازانم ئەتو چ بڵێ من لەسەر قسەی تومە. ئەوەی ئەمن دیتم بە چای خۆم نەتیجەنگۆ باش نابی. ئێوە هەر کەس بەڕێی خۆتان داپڕۆم باشترە. واز یەکتر بینن جیا بنەوە لە هەردوو لاتان باشترە. باشە جیا دەبینەوە. زۆر باشە. با ئەم تو دوو بە دوو قسە بکەین. فەرموو. ئەی بۆ چێوی بردە دەرەوە؟ نازانم. پاشە دوای چەند دانیشتنێکی دادگا بڕیاریدا کە جیابینەوە. ئەیە منداڵی کە لە تۆدا کە تۆ کوشتت دادگا سزای نەدەی؟ تۆ چۆن نەتوانی بڵێی تۆ کوشتت؟ نەخێر، من نەمکوشتووە، وەڵڵا من نەمکوشتووە، بەخوا من نەمکوشتووە. کەس هەیە مناڵی خۆی بکوژێت، کەس هەیە جەرگی خۆی بکوژێت. سوێن ئەخۆم لەبارم چوو. تۆ تاوانباری، تاوانبار هەموو شتێکی لەدەست دێ بیکە. مەرج نییە، ڕاستە من هەڵام هەیە، بەڵام قەت ناتوانم جەرگی خۆم لە ناوبەرم. کەسێکە تاوانبار بێ ئامادەیە جەرگی خۆی بکوژێت لە پێناوی مەرامی خۆی. بڕوا بە من ناکەن ئێوە، من نەمکردووە، لەبارم چوو. باسی ڕەشوانم بۆ بکە. ڕەشوان کێیە؟ مێردی دووەمت. دلێر بەرگەی ئەو جیابوونەوەی نەگرت، بڕیاریدا ئەم وڵاتە بەیەکجاری بەجێ بهێڵێت. ڕەشوان بزنسمانێکی دیاری شار بوو. دلێر داوای یارمەتی دارایی لێکرد و بەیەکجاری ئەم وڵاتی جێهێشت و گەیشت بە کەنەدا و لەوێ بەشداری چەندین خولی فۆتۆگرافی کرد و بوو بە باشترین فۆتۆگرافەر. بەڵام دوای ماوەیەک بەرگەی غوربەتی نەگرت و دلێر هاتەوە بۆ کوردستان. بەڵام چی بینی؟ ئەوەی ئەو بینی دژمن نەیبینێت، ئەوەی ئەو بینی برینیەکە تا هەتایە ساڕێژ نابێت. باوکە ببوورە لە حزورەدا و قسەیەکەم. باوکە هاوڕەکەت خیانەتی لێکردم. باوکە زەمەنی مرۆڤە جوانەکان بەسەر چوون. باوکە هەر خۆت فێری خۆشەویستیت کردم، بەڵام لەبەر نەبوونی و هەژاری خۆشەویستەکەم جێی هێشتم. باوکە تۆ فێری وەفات کردم، کەچی هاوڕێ نزیکەکەت خیانەتی لێکردم. باوکە تۆ فێرت کردم دوای هەموو کەوتنێک هەڵسانەوە هەیە، کەچی باوکە هاوڕێکەت پشتی شکاندم. باوکە سەردەمی ئامۆژگاری جوانەکانت بەسەر چوو، ڕۆژی خیانەت و درۆ و یەکتر سڕینەوەیە. باوکە منیان سڕیەوە. باوکە پێویستم پێتە. باوکە
باوکە تخوا قسەی بکە باوکە هاوڕێکەت خیانەتی لێ کردم باوکە منیان سڕیەوە باوکە تۆ مرۆڤی تۆ ئێستا بۆ هەموو تاوانە تۆ لێرەی تکایە لێرە بڕۆ بایەکێک نەمان بینێ سوێن ئەخۆم تاوانی من نەبوو 1 ساڵە ئەو واز لە من ناهێنێت بۆ بڕوا بە من ناکەیت ئەوە چێکی لێرە خۆشمەوێ واز لە خۆشەویستی بێنە ئەچمە هەر شوێنێک تۆوە بینم بازاڕە تۆی بەردەرگایە تۆی هەموو شوێنێک تۆی دەوازم لێ بێنە ئێچی بکەم خۆشمەوەی دلێر واز لە ژیانم بێنە بڕۆ بە شوێن کەسێکا بگەڕێ کە نانی خۆت بێ من نانی تۆ نیم هەرچیت بێ بۆ تەکەم بەس پێم ڕازی بە چیت بێ لە ژیان بۆ تەکەم هیچم ناوێت لە تۆ دەوازم لێ بێنە شەیما چیت هەوێت دلێر لە گیانم قوربانت بم شەیما کەمێک بەزەیت بە مندا بێتەوە چۆن شتێتت بوو دلێر واز لە ژیانم بێنە کاکە بە کوردی تێبگە واز لە ژیانم بێنە من تۆم ناوێت یان بۆ تۆ یان بۆ گەڵ ڕاست دەکەی زۆرە بینی لاش فازم شەیما وازم لێ بێنە شەیما ئەڵێم بەجێم میادەت خوا بەڵام لە کۆتاییدا خیانەتت لە هەموومان کرد نابەهرۆز تۆ غەڵەت تێگەیشتووی من ڕێگاکانم لێون بوون نەمەزانی چی بکەم سەر لە شێوا بووم بەڵام هەمیشە ئەو کەسە ئەگەڕێتەوە بەلای عشقی یەکەمی تۆ عشقی یەکەمی من بووی بەهرۆز هەژاری و نەبوونی وای کرد کە من و تۆ بە یەک نەگەین بەهرۆز بەڵام ئێستا توانین بە یەک بگەین تۆ خەمی هیچ نەبێ تکات لە یەکەم بەهرۆز وەرە لەگەڵم ئەڕۆین بۆ دەرەوەی وڵات بەڵام تۆ مێردت هەیە نا ئەو تەنها منی بۆ حەز و ئارەزوەکانی خۆی ویست بەهرۆز خەمی پارەت نەبێ تۆ بەس ڕازی بە تکات لە یەکەم وەرە شتێکت پیشانەیەم باشە وەرە بەهرۆز بۆستە تۆ ڕازی بە تۆ خەمی هیچ نەبێ بەهرۆز سیرکە بەهرۆز تۆ پارانت لە مێردەکەت دزیوە بەڵێ ئەو شایانی بوو ئەو تەنها منی بۆ جەستاویست دزش دەرچووی ئای خوایە من وتم ئەوە خیانەتکارە کەچی دزیش دەرچوو خوایە بۆ کوێیە چیت هیچ نییە ئێستا دێم ئای شەیمە لە پێناو سەرۆت و سامان چۆن ئافرەتبوونی خۆتە لە دەزیە چەند ڕێگەی هەڵەتگرتە بەر
من خیانەت ناکەم تۆ هەڵەت کردووە پێویستە ئێستا بازەکەی بدەیت بەرم بە تکات لە یەکەم بەرم بە وازم لێدەرم ناڵم نەکرد